بەرنامەی مۆدێلی ڕژێمەکان و خۆسەپاندن و ڕۆڵی هەرێمی کوردستان لە ناوچەکە دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکان و شۆفەکاری سیاسی لە سوێ لەگەڵمانە. دکتۆر بەخێر بێی، خۆشحاڵم لەگەڵت. دکتۆر گرژێکی زۆر لە ناوچەکە ڕووی داوە، ینی خۆتەزانی ینی شەڕە درۆن، شەڕی چەکداری بەردەوام لە ناوچەکەدا هەبووە و ڕژێم ڕووخاوە، ینی دەوڵەتێکی گەورە ڕووخاوە، ناوچەکە ئەکوڵێ، ینی هەرێمی کوردستان لەم نێوەندەدا چۆن توانیوێتی پێگەی خۆی بپارێزێت، چونکە هەرێمی کوردستان خۆتزانی زۆر جار هەوڵ دراوە بخرێتە ناوەم کێشانەوە نەچووە، وەکو ناوەندێکی سەقامگیری ناوچەکەدا ماوەتەوە. بەڕێزت ویستە دوێنەیەکم بدێ، یعنی لە وێنەکەدا درۆن و ڕوخانی ڕژێم و ئاڵۆزیەکان و هەموو شتەکان هەبوون، بەڵام منش باوێنەکەت بۆ تەواو بکەم. تورکیا بەهۆی ئەو گۆڕانکاریانەوە لە ئاڵۆزیەکی گەورەدایە، ئێران لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی لە نایەکانگیریەکی گەورەدایە، چ لە ڕووی ئابووری ئەو دۆخە سەختەی ڕوبەڕوو بووێتەوە، چ ئەو شەڕەکراوەیە کە لەگەڵ ئیسرائیل پێشبینی دەکرێت. عێراق بەهۆی بوونی حەشدی شەعبی و وە کۆمەڵێک گرفتی گەورە کە هەیەی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ناوچەکە لە بەردەم ئەگەری لێدان یاخود جۆرێک لە قالبداندایە. سووریا بەو شێوەی لێهات کە جەنابەت دەیبینی، لوبنان بە هەمان شێوە کە وەختێک ئەو هێزە ئەوروپیانی ئێستا دێن بۆ کوردستان وەبەرهێنانێکی زۆریان لەسەرکرد تیاچوو. یەمەن لەژێر ئاگردایە ئەم شەو. من پێم بڵێ کوێمایەوە جگە لە هەرێمی کوردستان و جگە لەو شوێنەی کە دەسەڵاتی ڕاستەقینەی سەرۆک بارزانی بەسەرداهەیە ئارام بێ. کەسێکەیە لەوانی ئێستا گوێمان لێ دەگرن لە دەوروبەری ئێمە بە دەوڵەتە گچکە و گەورەکانەوە شوێنێکی ئاوا ئارام بدۆزنەوە. ئەو ئارامیە لە چیەوە هات؟ لەوە هات کە بۆ درێژایی ساڵانێک کە هەموو ئەو شوێنانی بۆ جەنابتم باس کرد لە ژێر کاریگەری و هەڕەشەی خەڵکانێکدا بوون، ئەم چەند مەحافەزەیە مایەوە. دەزانی ئەمە پێویستی بە بەرنامەیەکی بەم شێوەی نییە، بە دیڕاستەی قوڵە. هێزی ئەمانەوەی لەکوێ دێ؟ هێزی ئەم چۆکدانەدانە لەکوێ دێ؟ هێزی ئەم نەچەمانەوەی لەگوێ دێ؟ هێزی ئەم سڕیاتەکەی لە قوڵایی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و لە سروشتی بارزانیدایە لە ڕاستیدا. من نامەوێت بچمە ناو پرۆپاگەندەی حیزبی، بابەتەکەش بابەمە گچکە نەکەینەوە. هەرێمی کوردستانی عێراق ئەوڕۆ تاکە شوێنێکە کە دەتوانی پێیەکی لێدابنێ کۆمەلگای نێودەوڵەتی، ئەو وەزیرە ئیتاڵی کە دێ، ئەڵمانی کە دێ، فەڕەنسی کە دێت، ئەمریکای کە دێ، پێیەکی لەم ناوچە ئارامە بێ، پێیەکەی دیکە ببات بۆ ئەو شوێنانی کە ئاڵۆزیان تێدایە بۆی هەردوو پێیەکانی نەترازێ. دەستێکی لێرە بێ، دەستێکی درێژ بکە بۆ ئەو ناوچانەی ئاڵۆزیان تێدایە بۆی هەردوو دەستی نەسووتێ. بوونی هەرێمی کوردستان یعنی ئەمە بابەتێکی فەلسەفی نییە، بابەتێکی سیاسی نییە، بابەتێکی تیۆری نییە. هەموو ئەوانی ئێستا گوێمان لێ دەگرن، خوێندەوار بن یان نەخوێندەوار، هەر حیزب و هەر ڕەنگ و هەر دینێک بن. من پرسیار ئەکەم لە جەنابەتنا لە خەڵکەکەمان، کوێم پێ ئەڵێیت ئارامتر بێ لە هەرێمی کوردستان لە دەریای سوورەوە هەتا دەریای قەزوین؟ کەواتە دکتۆر ڕۆڵی هەرێمی کوردستان لە داهاتووی ناوچەکەدا ئەبێت چی بێ و چی دەوێت؟ ڕۆڵی هەرێمی کوردستان ڕۆڵێکی دیارە. کۆمەلگای نێودەوڵەتی ئەمڕۆ گەیشتە خاڵێکی زۆر یەکلاکەرەوە. ئەویش ئەوەیە ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕاند لە نێوان ئێمە و عێراق هیچێکمان هەڵبژێرن، لە نێوان ئێمە و تورکیا هیچێکمان هەڵبژێرن، لە نێوان ئێمە و ئێران هیچێکمان هەڵبژێرن. هەرێمی کوردستان ناگۆڕدرێتەوە، مامەڵی پێناکرێ بووە بە پێگەیەکی گرنگی ئاشتی هەرێمی. ناوچەیەکە ناگۆڕدرێتەوە، سەودای پێناکرێت. تەنانەت ئەوە بۆ کوردی سووریاش تۆزێک زەحمەتە ئەو ڕووبی گۆڕنەوە، بۆیەوە مەزعەکە درێژە و دەیانەوێ وەزعەکەی بۆ دابمرکێنەوە بووی بڕەخسێن و ئەوانە. بۆ هەرێمی کوردستان لەم قۆناغانە دەرچووە. هەرێمی کوردستان بەو نهجەی لە پێشێکیەکەتدا باست کرد کە لە ڕوح و فەلسەفەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان دێ. دەزانی با من یەک شتت پێ بڵێم، جگە لەو چوارچەوە قالبی کەشرۆڤەکاران قسەی تێدا دەکەین. بۆ هەرێمی کوردستان، بۆ سەرۆکی ئێمە لە زیلینسکی عاقڵتر نەبوو، بوو کوردستان وێران نەبوو، لە حەماس، لە لوبنان، لە نەسڕوڵڵایە کە هەڕەشەی لە بارزانی دەکرد لەسەر ریفراندۆم، لە ناوی کۆمەڵێک وڵاتی کە نایانم لەبەرەوەی لەوانەیە سیاسەتی تەلەڤیزۆنەکە خۆی حەزی لەمە نەبێ. باشە لە هەر هەمویان عاقڵتر بوون. ڕاستە کێشەی ئیداریمان هەیە، ڕاستە گرفتی کە هەندێک بابەتی کەڵتەریمان هەیە، گرفتی گەندەڵیشمان هەیە زۆر، بەڵام قیادەی ئێمە ئەم وڵاتی پاراست. دەزانی ئێستا دهۆک گەورەیە، سلێمانی گەورەیە، کەرکووک گەورەیە، هەولێر گەورەیە، گەلێک هەدەفن، نابێ ڕیسکیان پێوە بکەیت. دەزانی خەڵکانێک دوای 40-50 ساڵ خەبات ڕیسکیان بەم سەروەتانە کردن و لەگەڵ ئاریستەختیان کرد و بوونە تەپ و تۆز و دووکەڵ. سەرۆکی ئێمە، حیزبی ئێمە، کۆمەلگای ئێمە، قیادەی ئێمە ئەوەی نەکرد. ئەو هەرێمەی هێڵایەوە ئێستا ئەو شوێنەیە. دەزانی ماوەیەکی تر بۆ بەرەو پێشچوونی دیالۆگەکە
زۆر وەک سەردەمی داعش هەمویان دەبێ بێن لێرەوە قیادەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەن. دەزانی ئەمە لە بەرژەوەندی عێراقیشدایە بەس عێراقیەکان کەمتر لی تێدەگەن. باشە خۆ دکتۆر ینی ئەبینی ڕۆژانە هەرمی کوردستان بۆتە ترافیکی سیاسی نێودەوڵەتی هەرچی ینی کەسایەتی کاریگەر و دەوڵەتمەدارانی دنیا و وەزیری بەرگری ئیتاڵیاش دوێنێ سەردانی هەرمی کوردستانی کردو ئێستاش لێرەیە. ینی ئەمە چیمان پێڵێ ینی ڕۆڵی هەرێمی کوردستانش ئەکرێ لە ناوچەکەدا چۆن بێ؟ دووشتمان پێ دەڵێ ئەوروپیەکان بەردەوام پێیەکیان لە ناو ماڵە وڵاتەکانیان پێیەکیان لە ناوچەکانی نفوز و ئەو شوێنە ڕەسەدیانەیە کە پێویستیانە. دەزانی فەڕەنسا وەختی خۆی لە ڕووی عاتیفی ئێرەی بۆ گرنگ بوو وەکو چۆن ئێمە بەردەوام ڕێز لە میتێران و دایکی کوردان و فلان ئەوانە دەگرین، بەڵام ئێستا لە ڕووی مەبدە ئیستراتیزیەوە بوو ئەو مهمە لە بەریەک خاڵ لەبەرەوەی فەڕەنسا شکستی هێنا لە ئەفریقیا و باکووری ئەفریقیا، لە لیبیا بەدەستی بەتاڵ چۆ دەرەوە دوای 10 ساڵ سەرمایە گوزاری ئەمڕۆ لێرەیە. ئەمڕۆ ئێرە تێکچێ فەڕەنسا پشتی دەشکێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەزانی ئەو پڵنگەی دەیانگوت خەوتە بوو بە خەبەر هات ئەڵمانیا لە ئۆڕاسیا لە بەردەم ململانێکی گەوری تورکی ڕووسیدایە بەس لێرە بە خەبەر هاتووە. دەزانی بۆ ئەڵمانیا هەرێمی کوردستان خەتی سوورە. ئیتالیا یەکێکە لەو هێزانەی کە دەتوانم بڵێم بە باوکی دیبلۆماسیەت دەناسرێ، دیبلۆماسیەت پارا دیبلۆماسیەت. دەزانی بۆ ئیتالیا بوونی هەرێمی کوردستان سەرچاوی ئەمن و ئاسایشەکەیەتی ئەم زمانە نەما با لە کوردستان چی ڕوودەدا بدا، با داعش دروست بێتەوە، با لە سووریا چی ڕوودەدا بدا، ئەوان دێن لە فەڕەنسا و لە ئیتالیا و لە ئەڵمانیا دائەنیشن. نەخەیر لەبەر ئەوەی ئێستا تەماشاکە ئەوان لە چی ئەترسن؟ دەزانی ئەو هەڕەشەی ئێستا داعش ئەم ئارگومنتە بۆ سیاسیەکان زۆر مهمە سوودی لێوەربگرن. ئەو هەڕەشەی پێشتر داعش بوو داعش کەمتر هەڕەشە بوو لەسەر ئەوروپا لەو هەڕەشەی ئێستا دەیکا، لەبەر ئەوەی ئەو کاتە سەر بە تایپی یەکەمی تیرۆری بوو. تایپی یەکەم ئەو تایپەیە کە ناو وڵاتەکەی خۆی دەپارێزێ، تێریتۆریای خۆی دەپارێزێ، سنوورگەرایە. هێزی سنوورگەرا دەست لە دوور نادات. بۆ نمونە قەت داعشمان نەبینی لە مەدرید و لە واشنگتۆن و لە تاوەری بازرگانی و لە لەندەن و لە ئەڵمانیا هیچ بکە. بەڵام کاتێک ئەو هێزە سنوورەکەی لە دەست دەردەچێ دوژمنە دوورەکان دەکاتە هاداف. ئێستا داعش سوڕاوە بۆ تایپی قاعیدا، گەورەترین مەترسیە لەگەڵ سەر خۆرئاوە. خۆرئاوە بۆیە دێت بەس جۆلانی مەترسی نییە لەسەر خۆرئاوە. دەزانی بۆ بەبرۆی بە سنوورەکەی خۆی پابندە. باشە دکتۆر هەر لە سەرتاوە لە سەرتاوی دۆخێکە لە سووریا هەیە بە تایبەتی سەبارەت بە کورد، ینی سەرۆک بارزانی هەمیشە مبادرەی هەبوو بۆ چارەسەرکردنی کێشانەی کە کوردی سووریا لە سووریا ڕوبەڕووی بێتەوە، ینی هەتا کێشە ناخۆیەکانی خۆشیان. ینی ئەو مبادرانەی کە ئێستا کراوە و ئەو پەیامێکی سەرۆک بارزانی لە دوای ڕوخانی ڕژێمی ئێستادەوە بڵاوی کردەوە، تا چەندە گرنگە کە هەرێمی کوردستان یاخود کوردانی سووریا و سووریا دیموکرات سوود لە ئەزمون و ڕۆڵ و پێگەی سەرۆک بارزان هەرێمی کوردستان وەربگرن؟ وەریان نەگر کاکە، وەریشی ناگرن وا بە ئاسانی. من لە یادمە کە جەنابی سەرۆک بارزانی چوو بۆ تورکیا بۆ خۆم لە ستودیۆیەکێک لە تەلەڤیزۆنەکان پێ بە پێش ڕۆڤەم دەکرد. کاتێک کە پێشکەشکار منی وەستان گوتی لێدوانێکی سەرۆک بارزانی هەیە. ئەوە تەماشام کرد سەرۆک بارزانی بە عوسمان بایدەمیری وت ئەگەر شتێک هەیە ئێمە نایزانین پێمان بڵێن، نەتیجەی ئەم تاکڕەویە، ئەم غامزیە، ئەم نەقڵە ئەبستراکتەی کە لە هەندێک شوێنەوە بۆ ناو سووریای دەکەن باش نییە. باشە یاوەتا پەرۆشی سەرۆک بارزانی بەس عاتیفی نەبوو، لە ڕووی معلوماتیشەوە بوو، لە ڕووی هەڵسەنگاندنی دۆخەکەشەوە بوو. کاکە ئەمە جۆرێک لە پرۆپاگەندە نییە. ئەزمموی بارزانیەکان گەلێک زۆرە، نەخاسمە جەنابی سەرۆک بارزانی. دوای ئەوە ئەو شتانی باست کرد هەمویان بوون یعنی هەموو ئەو هەنگاوانە دران، بەڵام لەبەر دوو هۆکار گوێیان لێ نەگیرە. یەکێکیان لە ڕاستیدا بەداخەوە کوردی سووریا بە درێژایی مێژوو حیزبێکی خۆی نەبووە، خەباتێکی میوانی کردووە. لای مەلا مستەفای بارزانی میوان بوون، بارزانی نەمر، ئەو کاتێککە عیسمە شەریفوانلی نوێنەری بارزانی بوو، لای پەکەکە دایم حرەکەکەیان هەتا ئێساش میوانە، حیزبێکی خۆیان نییە. ئەوانی هەشن یا سەر بە پارتین، یا سەر بە یەکێتین، یا سەر بە پەکەن، یا سەر بە ئێرانە، یا سەر بە تورکیا، یا سەر بە بەشار بۆ وەختی خۆی. پێویستە سنوورێکیان بۆ دابدرێ، بە جددی پێیان بگوترێ. بەڵام بۆ هەرێمی کوردستان دەتوانێت تا حەدە دەست درێژ بکە لەبەر باڵانسی نێودەتەوەی، لەبەر هەستیاری، لەبەر باڵانسی ئیقلیمی، لەبەر هەستیاری ئیقلیمی. دەبی ئەوان خۆیان لە پێگەی جەنابی سەرۆک بارزانی و لەو شەرعیەتەی کە هەرێمی کوردستان هەیەی سوودی لێوەربگرن. دەزانی ئەگەر پێشتر بە قسەی پارتیان کردبا، سەرۆک بارزانیان کردبا، باشە
ئێستا ڕوخسارێکیان پیشان دەدا کە کەس نەیدەتوانی ئەوان بە پەکەکە بوون تۆمەتبار بکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری پەیوەندیە نێودەوڵەتیەکان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێز دکتۆر بەخێر سەرچاوەکانم.